بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوا كارين لپروردگار خی گەورە تاعات و عیبادەت لە هەموو لایەکمان وەربگرێ و چاکەی چاکەکارانمان زیاتر و زیاتر لە ترازوی هەر کەسێکمان کە کردومانە بۆمان بنووسێ، هەر خێرێکش وەتەماین بیکەین و پێمان ناکرێن نێتمانێ خی گەورە بۆمان ئاسان بکە یان بۆمان بنووسێ. اللهم ئامین. گەیشتنە بابەتێکی تر لە سوورەتی تەفسیری قڕاڤەی سوورەتی کەهف، گەیشتینە ئایەتی 50. ئایەتی 50 باسی قسەی یان ئەتوانین بڵێن گفتوگۆی ئادەم عەلەیهی سەلام لەگەڵ ئیبلیسە. ئەم دوانەیە باسەکە لە ئایەتی 50ەوە. ئیتر چەند ئایەتێکە باس ئێکە، ئێمەش بە گوێرەی توانە بزانە تاکوێ ئەچێ ئەمڕۆ ئینشاءڵڵا. خی پەروەردگار قسەی ئادەم و ئیبلیس باسەکە بۆمان، گفتوگۆیە لە نێوانیدا. کاتێک خی پەروەردگار جەلە جەلالوهو ئادەم عەلەیهی سەلام باوکی بەشەریەت، یەکێ لە پێغەمبەران کە دروستی کرد، خی پەروەردگار ئەمری کرد بە هەموو مەلایکەکان سوژدەی بۆ برن. ئەوە بوو مەلایکان سوژدەی برد، بەڵام یەکێ لەوانە کە شەیطان ئیبلیسە سوژدەی نەبرد. خی پەروەردگار باسیەکە أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس كان من الجن ففسق عن أمر ربه. ئەمە خی پەروەردگار ئەفەرمێ لەگەڵ هەتا ئەچێ ئاەتەکان، واتە فەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بزانە ئێمە ئەمرمان کرد بە هەموو مەلایکەکان لە دوای دروستبوونی ئادەم کە خی پەروەردگار بەدەستی جەلە جەلالوهو خۆی لایقە، دەستی خوا لایقە بۆ خۆی، تەشبیهی نییە، تەمتیلی نییە، دروستی کردووە باوکی بەشەریەت. کاتێ دروستی کرد، قسەکەی زیاتر لە سوورەتی بەقەراشە ئاەتەکان باسی ئەکا لە بیدایەوە. کاتێ دروست بوو ئادەم، دوای چەند ڕۆژ کە دروستی کرد لە قوڕ، دوایەوە ڕوحی کردە بەری، و دوایەوە ئەمری کرد بە مەلایکان هەمووی سوژدەی بەرن. مەلایکان وتیان خودایە ئێمە مەخلوقاتێکین، ئەسیانی تۆ ناکەین، ئەم مەخلوقاتە بۆ؟ خی گەورە وتی ئەوەی کە من ئەزانم ئێوە نازانن لێی. و دوای ئەوەش ئەمری کرد بە هەموو مەلایکان سوژدە بەرێ بۆ ئادەم. بەڵام ئەم سوژدەیە سوژدەی شوکرە. فەرقی سوژدەی شکر جیاوازە، شکرە نەک سوژدەی عوبوبیەتێ، یعنی عیبادەت بێ، پەرستن بێ، نە، کە خی گەورە ئەمری کرد بە مەلایکان سوژدە بەرێ بۆ باوکە ئادەم، بۆ سوپاسی خوا لەسەر ئەو مەخلوقاتەی کە دروستی کردو خی متعال جەلە جەلالوهو، نەکوا خوانەکە بۆ عیبادەت بێ، ئەوە نییە. ئەبێ ئێمەوە بزانین لە کە سوژدەبردننی باوکە ئادەم بۆ بڵێن سوژدەبردننی مەلایکان عەفوو بۆ باوکە ئادەم، ئەبێ لەسەر ئەو نەمەتە بزانین کە سوژدەیەکی شوکرە. کاتێ ئەمری کرد خی پەروەردگارە فەرمی وتمان ئەی محەممەد بە مەلایکان وتمان سوژدە برن، فەسەجەدە هەمووی یان سوژدەیان برد بێ هیچ گفتوگۆیەک، ئیلا ئیبلیس، ئیلا ئیبلیس نەبێت. ئیبلیس چییە؟ مەلایکە نییە، کانە من الجن. ئیبلیس لە جن دروست کراوە. جنش لە چی دروست کراوە؟ لە چی دروست کراوە جن؟ ئاگر. مەلایکە لە چی دروست کراوە؟ نور. بەشەریەتش لە چی؟ لە خۆڵ، لە گڵ. ئەمە خی گەورە وا دایناوە. کانە من الجن ففسق عن أمر ربه. کەواتە بە قسەی خوای نەکرد. ئەمجا پەروەردگارە فەرمێ، واتە لە قسەی خوا دەرچوو، أفتتخذونه وذرية أولياء من دوني وهم لكم عدو بئس للظالمين بدلا. لەیرەوە دەستی پێ کرد دژمنایەتی ئادەم، چێ جایەتیەکە دژمنێکی سەرەکی بۆ پەیدا بوو شەیطانە. یعنی ئەوەی بە قسەی خوا ئەکا کەوتە لایەک وەک باوکە ئادەم مەلایکەکان، ئەوەشی بە قسەی خوا ناکە تاقمی شەیطانە. والشەیطانش ئیعلانی کرد شەڕی بەشەریەت بکە لەو کاتەوە. ئێمە لە دیارە ناهاتوینەتە دنیا، لەوەیە باو باپیرمانش ناهات، یا بەشەریەت نییە، بەس باوکە ئادەمە جارێ. دایکە حەواش نییە، دایکە حەواش دروست نەکراوە جارێ، کە ئیعلانی شەڕی کرد.
ئەعلانی شەڕی کرد لەگەڵ چیە؟ لەگەڵ باوکە ئادەمە عەلەیهی سەلام. پێی ناخۆش بوو. ئەمجا دوایەوە خوای گەورە پێمان ئەڵێ وریابن ئەمە دوژمنی سەرەکەیتانە ئەی بەشەر، ئەی ئینسانی مسڵمان. بەشەریەت بەعام، مسڵمانان بە تایبەتی. ئەبێ بزانی شەیتان بەردەوام ها لە چییە؟ ها لە لەوەی کەوا هەوڵەدا خراپەیەکی پێ بکات. قەت حەز ناکە خۆشی بێتە ڕێگان. ئیتر لە شەیتانەوە بگرێ هەتا تێتە خوارەوە جنەکان هەمووی خراپە، جنی کافرەکان هەمووی خەریکی وەسواسە، مەشغەڵەت دەکات، جنە چێتە گیانتەوە، ماڵت تێکەدا، ژیانت تێکەدا، بینی دوو کەس، بینی ژن و پیا و ئیتر ئەوانە گشتی نەمەتەی چییە؟ نەمەتەی شەیتانە هەتا گەیەتە سەرەوە. ئەمان ئیشیان ئەمەیە. بۆیە کەواتە ئینسانی مسڵمانە بێ بزانێ وریابین، وریای شەیتان بین، نەمان خەڵەتێنین. هایستێ شەیتانەکانمان بەسراوە تۆ مرۆڤێترین، گشتمان مرۆڤێترین. کەواتە ئەسڵی بەشەریەت هەمووی پاکە. زۆر جار هەڵەمان پێەکەی شەیتانێکە، خۆمان نیمان. شەیتان وامان لێکە ئەمان باتە ملغەڵەتە. زۆرینەی کردارەکانمان وایە. بئس للظالمين بدلا. جا خوای پەروەردگارەشە فەرمێ وما أشهدتم خلق السماوات والأرض ولا خلق أنفسهم. ئەمجا لە دوای ئەوەش ئەفەرمێ واتە چی وای کرد لە شەیتان کە سوژدە نەبا بۆ باوکە ئادەم. دەرسی سەرەکیمانەوەیە کبر، لوودبەرزی. لوودبەرزی لەناو بەشەرە. ئێستا بەشەری وایە، مرۆڤی وایە، ئەزانێ حەق لای تۆیە بەس ئێعتراف ناکە. ئەزانێ حەق چییە؟ ئەوە چییە؟ لوودبەرزیە. ئەزانێ فڵان کەس لە فڵان باشترە بەس ئەم ناڵێ، ئەنە ئەڵێ من باشم، فڵان باشەوە، حەقەکە ناڵێ. نابێت لوودبەرزی ئەبێ وریابی، چونکە ئەوەی لوودبەرز بێکەوێتە دوای شەیتان خوا پەناماندا لە قیامەت بەرەو دۆزەخ ئەچێ. من كان في قلبه مثقال ذرة من چی؟ کبر. مثقال ذرەیە کبر لە دڵتا بێ ناچێتە باش. خوا مەگە ڕەحمان لێ بکە. مثقال ذرەیە جا کێ تیای نییە؟ جا مرۆڤ هەیە تیای نەبێ؟ گەشتمان إلا ما رحم. ئەمە مەسەلە چییە؟ مەسەلەوە نییە ئەم حەدیسە واشی بکەینەوە مثقال ذرەیە عین کەواتە گشتی نا. قەسدی یعنی کبر، خۆ بەزلزان و فیزیلی و لوودبەرزی ئەمە نەپیسە. مثقال ذرەیە بە بەشەرەوە بێ و بەشەرە ناشری ناکە، لای خوا دوور نییە بخاتە دۆزەخ. قەت ئەبێ ئینسان ئەم سیفەتە خراپە لە خۆی داماڵێ، لە خۆی قەت لە خۆیان نەبێ. حەق لە هەر کوێ بێ تەسلیمی بێ، قسەی حەق کریا تەسلیمی بێ، بڵێ وایە. یعنی عینادی نەکە. ملمەلان چونکە عینادیت کرد، چونکە دەمەدەمەت کرد، ئەوە سیفەتی شەیتانە. ها لەگەڵ باوکە ئادەمە لە دوایش ئەڕوا لە سەری خۆوەنە نایە، هەبەردەوام لە ئاەتەکانی تشا باسەکە. یعنی سیفەتێکی گەورەی خراپ شەیتانی ئەوەیە کە چییە؟ کبر و خۆبەزلزان، تەکەبڕ. ئەمجا ئاەتی دووەممانە فەرمێ ما ئەشهدتم خلق السماوات والأرض ولا خلق أنفسهم. واتە من نە ئەرز نە ئاسمان و نەفسی خۆتانیش پرسم نەکردووە. خوای پەروەردگارە فەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم کاتێ من ئاسمانم زەوی دروست کرد، زەویم دروست کرد، بەشەریەتم دروست کرد، هەر مرۆڤێکم دروست کرد، پرسی خۆیم نەکرد. هەتا پرسی شەیتان بکەی ئایا ئادەم دروست بیان دروست نەخێر. ئەمە یان قەسدی ئەوەیە ئێمە خۆمان دروست کراوین، ئایا پرسمان کراوە؟ ڕازینیش. ئایا ئاسمان دروست بووە پرس کەس کراوە؟ نە. زەوی هەموو مەخلوقاتەکان. ئەمە خوای گەورە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەڵێ بیگەێنە و ڕایگەێنە. ئەمجا ئەفەرمێ لە دوای ئەوەش ئەفەرمێ وما كنت متخذين مضلين عضدا. ئەفەرمێ هەرگیز ئەوانەی کە گومڕان سەر لێ شێواون ئەوانە ئەو کەسانن کە دایم و سەعات بەردەوام چییە؟ عەزر دێنەوە، فڵان ئەبێ وابێ، فیسان بۆ وانە بێ. ڕەخنە خاڵی دووەممان ڕەخنەی جوان و شرین خوا پێی خۆشە. ڕەخنەی ڕوخانن تۆ سێرەکەی کابرا ئیشێکە بۆکە سەتاسەد جوان هەر گرەکتە ڕەخنەیەکی لێ بگری. کەسە ئیشێکە بۆکە شتێک ئەبینی شتێک جوان ئەبین حەق گەرەکتە منە ئەگەڕێی بەدوایە ئیلا هەر گەرەکتە شتێک بدۆزیتەوە. شەیتان ئەمە ئیشێتی. شەیتان ها مەخلوقات ئادەم لە هەموو شتێکە شتێکە دۆزێتەوە، چونکە ئەم سیفەتە خراپەش ئێستا لەناو ئێمە زۆر بووە. کابرا
لەوەی سەد چاکەی بێ یەک خراپەی بێ کابراژە براگیان کابرا چی خراپە خۆی ئەسڵیشی وانە کەی وایە خۆ ئەمە بەشەرە کە بەشەرش چاکە هەیە و خراپەیە جا ئەگە خراپە نەکا کەواتە ئەم بەشەرە دەرەچێت لە بەشەرێتی خۆی هەخوا لێ قبوڵ ناکە کە چییە کە مەلایکەی بەس مەلایکە چاکەکە و خراپە ناکە بەشەریەت ئەبێ خراپەشکە تو نابێ ئینسان هەڵەی بوو هەڵەکەی داپۆشە غەڵەتێکە بوو نەسیحەتێکی جوان و شیرینی بکە و دەستی بگرە و بی بە ئەو لاوە و جوانی پێ بڵێ بەس تۆ مەیە ڕەخنەیەکی لێ بگرە بۆی بشکێنیتەوە فەزحی بکەی ئابرووی بەری ئەمە شەیتان وهاکە شەیتان بەدوای مرۆڤ ئەگەڕێ بۆ ئەوەی چی ئەم بەشەرە ئەم مسڵمانە ئەم ئیماندارە ئابرووی بەرێ لە دیوانی خوایە گوناحی پێ بکە و بڵێ خوایە ئەو عەبدەکەتە ئەو عەبدەکە تۆ سوجدە بەرە بۆ ئەمانە ئەوە تا فەرموو سێریان کە خوایە گیان تەماشاکە بدان چۆن تاوان و گوناحەکە گەرێکێتی تۆ ناشرینکە لە دیوانی خوایە ئێمە نابێ ئەو سیفەتە هەڵبژێرین لە بینی خۆمانە بە لە دیوانی خواشدا چونکە ئەوانەی کە ئەو سیفەتەی ئەو سیفەتە سیفەتی شەیتانی خوا پەنامان بدە ئەمجا خوای پەروەردگار تەبعەن دەرسی دووەممان ئەوەیە ئینسان نەپرس کراوین بۆ دروستکردن و ئەو شێوەیە ڕەخنە نەگرین ئەمجا خوای پەروەردگار ئەفەرمێ لە دوای ئەوە ويوم يقول نادوا شركائي الذين زعمتم باس لەمە دەکا ئەفەرمی ئەو کەسانی کە کردوتانە شەریک هاوڵ لە ڕۆژی قیامەتە هەموو دەنێرێ بەلای شەریکێکی خۆی لە هەموو شتێکە چونکە خوای پەروەردگار قبوڵ ناکا شەریکی بۆ دانێ شەریکی بۆ دا بنەی قبوڵ ناکا بە هیچ شێوە لە بچووکترین شت تا گەورەترین شت بچووکترین شتێک لە نازی دڵتایە جارێ نەت کردووە خوا پێویست ناکا کەسێتر بخیتە شەریک ئێستا من ئەم وتارە بۆ ئێوە دەم ئەگەر بۆ بیدەم گەرەکمە دڵیەوە ڕازی کەم خوا ئەمەی ناوێت با ماڵی خوا بێ با قورئان بێ با حەدیث بێ ناوێت ئەسڵی ئیشەکە چییە خراپە تەواو خوای چی ناوێتەوە تۆ خێرێکەکەی سەدەقەیەکەی نیەتت ئەبێ ڕەزامەندی خوا بێ بۆی پێ دوێژن پیاوێت چاکە خوا ناوێتی بڕۆ خواحافیز بەتاڵت کردو بە قسە ناوێتی زەکاتە دەی نوێژەکەی کردەوەی چاکە هەر شتێک خوا ئەو شەریکێکی ناوێت بە 99.9 بیکەی یەکێکی بۆ خەڵک بێ خواوەی ناوێت 99کە یەکەکە سەری 99کە خوا ناوێتی خوای پەروەردگار ئەمە یەرەکە ئێژێ لە ڕۆژی قیامەتە با بڕۆن ئەوانەی شەریکیان دروست کرد با بڕۆن ئەوانە پاداشتیان بدەنەوە لە 50 ئایەتی 52دا بچن لەوانە کەچی پاداشتیان بدەنەوە و بانگیان لێ بکەن بۆی چونکە ئەوانیان کردە شەریکی خۆیان لێیان ڕازی بن دەی فەرمەوە قیامەتە با ڕازی بن لێن واتە خوای گەورە کردەوەکان و شتەکانی تۆری تۆ ناوێ ولقد جئتمونا فراتا كما خلقناكم أول مرة بەتەنیایی شەگەڕیتۆ دیوانی خوا و لێوش بەتەنیایی ئەوەی هەیە کەچی محاسبە دەکری لای وەمجا پەروەردگار ئەفەرمێ ئەچێتە سەر بابەتێکی تر 53 بابەتی ئەوەی ئەفەرمێت بتپەرستن بۆ نمونە ئەوانەی کە عیبادەتی غەیری خوا دەکەن ئایا چی وەڵامێکیان هەیە لە قیامەتە ئایەتی 53 وەڕاء المجرمون النار کاتە مجریمەکان کاتی ئەوانەی شەریکیان بەخوا قرار داوە ئاگری جەهەنەم دەبینن فظنوا أنهم مواقعوها ئەو کاتە دڵنیاییان بۆ دروست دەبێت یعنی ئەمەنە هەن لە گومانە ئێستا خەڵکێکەیە ئیمانی نییە بە قیامەت ئەم مولحیدانە بێدینانە ها چیەکەن بە مسڵمانان لە تەلەڤیزیۆنەکان ئەوانە گشتیان وە برگ وە شێواز مسڵمانن ناخیان زۆر پیچە ئەوە ژەهرە فڕێدەن هەموو ڕەمەزانێ چەند ژەهرێ فڕێدەن بۆی گومان دروستکەن لە مێشکی تۆ و منە مسلمانان بەناوەش دکتۆرا و پرۆفیسۆر و نام چی و چی و چی ئەوە ژەهرە فڕێدەن بۆ ئەوەی مسلمانان تێبدا هەر ساڵی بەزمێکە هەر ساڵی شتێک ئیتارەکەن ساڵە تەراویح سونەتەوە نابێت لە مزگەوت بکرێەوە بێ لە ماڵ بکرێەوە ساڵێ نابێ ئافرەت بچێ بۆ مزگەوت و قەینا سونەتەوە لە ماڵ و دانشە بە دیاری دۆ بلاجەوە ساڵێ نازانم ئەمە خورماین عەرەبە یون کوردە و نامین چییە و یعنی ساڵێ نازانم ئەمەکەی تر شتێکی تر ئەڵێ وەلحاصل مەشغەڵکردنی مسڵمانان ئەمە گشتی زەهرە فڕێدن بۆی تۆ من بزان ئیمانەکەی تۆ ها بزان چەنێ لەقەکە بۆی ئەوانە نەتانجوولێن ئەوانە هیچ ئەو پووشن بە فەزلی خوای گەورە موژدەی خۆشتان بدەمێ
چەند ساڵە ئیسلامە لە ناو نیویۆرکە ئەمریکا ئەمساڵ تەراویح کراوە چونکە یەقینتان بێ ئیسلام بەرەوە ئەوە چێ زیادەت لە ئەوروپاشەوە سەرەڵەبات ئەمجا دێتەوە بەلای خۆمانش ئەوە یەقینتان لێ بێ ئەوانەی کە بێدینن ئیلحادن مولحدن ناخیان خەرکێ تەقی خەرکە شێتە بن مزگەوتەکانەوە نەقڵە باڵغ ئەبینن مسلمانان ئەوەنە خێرەکەن خەرکی ئەوان ئایان تێبەربوو داخلیەکان ئەبینن ئەوەنە ئەو کچانە ئەو کوڕانەی ئێوە هەمویان لەوێش تەراویحەکەن بەیەکەوە خەڵک خەیر و خەیراتەکە سەدەقەکە لە فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەتی دینی زۆرە لە قوتابخانەکان بابەتی دینی تۆ تەماشاکە هەموو ساڵێ لە کوردستان تەماشاکە ئەوەی یەکەم و دووەم و سێمە کێ یان لە بەسەرە حیجابە یان گەنجێکە دەست بە دەست نوێژ ئەوە نیعمەتی ئیسلامە تەماشاکە لە هەموو ئیشەکانی تردا ئەوان پێیان ناخۆشە تۆ مەزانە تۆ لایڤەکەکەی ئەەکەیتەوە حەدیثێکەڵی مزگەوتێ پیشان دەدەی مسلمانان پیشانە شتێک خۆش ئەڵێی شتێکی جوان ئەڵێ ئەوەی غەیرەدین بە پێی ناخۆشە با لە بانۆنەڵێ لەژێرەوە زۆر پێی ناخۆشە چونکە ئەبێ وریابی فظنوا أنهم مواقعوها ولم يجدوا عنها مصرفا ئەمجا خۆی پەروەردگارە فەرمێ ئیدانیان دەکات وەژێ ئەوەتە ئێوە بڕاتان نەبوو فەرموو ئەوە ئاگری دۆزەخ دەی خۆتان قوتار بکەن لێی خۆتان بپارێزن لێی أمجا فرمي ولقد صرفنا في هذا القرآن للناس من كل مثل وكان الإنسان أكثر شيء جدلا أمجا پروردگار فرمي أم قرآن ما ناردوه أي پیغمبري خواه صلى الله عليه وسلم أي محمد صلى الله عليه وسلم پیان بڵێ با زۆر نەچن لەسەری ئەو صفەتێکی ترە لە چی صفەتی شەیتان شت زۆر مەڕۆ لەسەری چونکە بۆ هەمومان بەشەرین هەر هەڵەمانەیە تۆ گەرەکتە هەڵەیە لە من دۆزیتەوە من بەشەرم بەخوا هەڵەمەیە ئەیتر مەڕۆ لەسەری فرە گرینگەوەی ئەم پیاوە زۆرینەی چاکە و ئینشاءڵڵا ئەگەر شتێکشی بوو ئینشاءڵڵا لەبەر خوا لای منیش دەست ئێرمە باێ ئەوە گرینگە زۆر لەسەر شت نەڕۆین باشە لە هەموو شتێک یاب هەموو شتێک زۆر ڕۆیشتی لەسەری وەک بەنی ئیسرائیل دێتێ هاهاش شتێکی بچوو گەورە بێتەوە کاتێک لە دەستان نامێنێ دەرەچێ خۆتش چارەسەری ناکەی دوای بێتە کێشەیەکی زۆر گەورە لەسەرت شتی گەورە بچووک کەرەوە نەک بچووک گەورە بکەرەوە دایم و سعات ئیماندار شتی گەورە بچووک ئەکاتەوە ئینسانی منافق شتی بچووک گەورە ئەکاتەوە ئەگەڕێت نابێمە وابی تۆ تێیتە مزگەوت تێدا ئانیشی بۆ نمونە الحەمدوللا مزگەوت سپاس بخوا هەموو شتەکانی جوان هەموو شتەکانی باشە سپاس بخوا چەند عیب و کورتێکشیێ قەیشتێکە هەرا بێ خۆ گەرەکتە نەبێت لە ماڵە خێزانت کاکە ئەو خێزانەتە فەقیرە ها توای بە ڕۆژ و ئەوە بە ڕۆژ و هەڵە سێبانی ماڵە شۆرێ ماڵ پاکە کاتەوە چێشتە بۆ حازرەکە شەو ئامادەی لە خزمەتایە ئەی دەکاکە دە سوپاسی بکە دە ڕۆژی ئەگەروانە بوو خۆ دنیا مەدەیەکە خۆ داخر زەمان مەدەیەک خۆچی دەخۆتش بڕێکی بۆ بکە دەگونا حەوش یعنی بۆ خۆ کاکە خۆ ئێمە ڕئیس نیمانەوە وجدانشی خزمەتکاری من و تۆ بێ ئیماندارە ئەم قسانەکەین لەوەی هەندێکمان پێی قەڵز بین لەوەی قورس بێ لە مەعیدە و لاینمانە بەس خۆی ئەسڵ ئەوەیە ئێمە بەیعەتێکمانی عادێک لێ نەسن تۆ کاتێ مارەی ئەم ئافرەتت بڕی خۆ تۆوە کۆیلە نەتگوازتەوە تۆ ئەم ئامەد کرد وتت ئەیکەمە چی ژیانم ئەکەمە دوکتەوە کوتێکێ دەمە و کوتێکێ دەمە تو ئەبێ بەردەوام ئەم شتە شیرینانە جوان بڵێ قەناعەتت هەبێ ژیانە دۆک باشتر بێت هەم بۆ خۆت هەم بۆ ماڵت هەم بۆ کورە مزگەوتت بۆ گەڕەکت بۆ شارت بۆ هەموو شوێنێک بێژی خوای گەورە لەم ئاەتا پێم ناڵێ زۆر مەچن لەسەر قسە زۆر مەچن لەسەر هەندێ بابەت شەیە پەیوەندی بە تۆ نییە ئەو هەر باسی مەکەن و هەر مەچن لەسەر چونکە ئینسانی مسلمان و ئینسانی دیندار ئەوەی کە زۆر ناچێ لەسەر شتێک کە خوای پەروەردگارش پێی خۆش نییە ئیمامی عەلیە فەرمێ شەوێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتە ماڵمان طبعا زاوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیمامی عەلی فاتیمە خێزانێتی بینی هەردیان خەوتوو بوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئایا ئێوە نوێژ ناکەن واتە شەو نوێژی ناکەن ئەوان وشتیان خودای گەورە ئێمە خەو ئەخەوین خەوتن بەدەست خۆمانە هەستانمان بەدەست خۆمان ئەگە خوا ویستی بێ لەسەری هەڵدەستین ئەگە ویستی نەبوو ئەوە هەڵناسی واتە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری عیبادەتی ئەوانی بێت فرە زۆر زەخت بکە بۆ نمونە فرە زۆر مەچۆ لەسەر مناڵەکە زەختی زۆر لێ مەکە
دوای لەو سەرە بچڕێ فرەشلشمەوە هەر بڵێ قینا ئەو گوناحە و بەخوا و نا ئەوش خراپە حەدێکی بۆ دانە حەدی خۆی ئەو مناڵە چونکە ها پێغەمبەری خوا سەڵ دەڵێم خۆتی پیانش فرە زەختشی نەکرد و بەڵام خستێ یادیانش کە کۆس بوو ئەوانەی کە دێتە ڕێگات یعنی ئەو شتانی کە دێتە ڕێگات ئەبێت تۆ بتوانی مسەیتر بی بەسەریدا بڕۆی بەسەری وما منع الناس يؤمنوا إذ جاءهم الهدى ويستغفرون ربهم إلا أن يأتيهم سنة الأولين أو يأتيهم عذاب القبلة أم جا خوي پروردگار باسی ئەو مانش بۆ کالەوەی ململانەی کافران بێباوەڕان لەگەڵ پێغەمبەران ئەو سیراعە هەیە ئیماندارە تۆ گەرەکتە مسلمانەتی و دینداری بکەیت و خەڵق قسە پێ نەکا هەرا بێ ڕەخنەت لێ نەگرێ هەرا بێ بعض جار عذاب شەخوی لەسەری بعض جارش لەوێ سجدش بکرێ بعض جار لەوێش لە پێی ناوێت ببریتش ئەبێت تۆ ئامادە بی بۆ هەمووش چونکەمە ڕێگای پێغەمبەرانە عەلەیهی سەڵات وسەلام کەواتە خوای پەروەردگار باسی ئەومان بۆ دەکات لە ئایەتێکی تریشدا دێتەوە پەروەردگار لە 56 چونکە لەوێ فریان نەکەین کاتەکەمان زۆر بەرێ دەرسێکی ئەوەمان هەیە موژدە دەدات بە بەهەشتیان و موژدەش ئەدا بە دۆزەخیان خوا پەنامان بدات خوای پەروەردگار کە باسی دەکات یەکێ لەو نیشانانە کە ململانە ئەو یەأتیهم العذاب قبلا ئەمجا خوای پەروەردگارش ئەفەرمێ لە ئایەتێکی تردا وما نرسل المرسلین إلا مبشرین ومنذرین بەردەوام موژدە بدە خەڵک و خەڵکش ئاگادارکەوە موژدە چییە باسی باشتیان بۆ بکە و ئەمانە بکەنە چنە باشت ئیمانداران چاکە و ڕۆژوو بگرن و سەدەقە و خێر و چاکە بکەن ئەمەیەوە ئەگە نەیشیکەن ئەمە خراپە بەرە دواگری دۆزەخە چین خۆی ڕەحمە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساقوا لە دینەکەی زیاتر شارەمەزانمان بکە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته